ئەو خواردنانە بخۆی کە زنکی تایە بیبەر مەسەن فەرەزەن بیبەر تر پرتەقاڵ زۆر بخۆ. پەتای وەرزی لە ئارایە هاوڵاتیان یەکسەر پەنا بەرێتە سەر دەرزی تێکەڵە و حەبوو ئەم بابەتانە یا بابەتی سروشتیشەیە بۆ چارەسەر. زۆرم پێخۆشەوە پرسیارەکە چکە حالیان لەم وەرزەیە زۆر باوە پەتای وەرزی و زۆر خەڵکێک سەری هانە بەوەی کە دەرزی تێکەڵەکە بەکاربێنێت ئەو دەرزی تێکەڵێت تەسەوەڕ ناکەی چەند کاریگەری لاوەکی هەیە لەسەر جەستەی مرۆڤ. ئێمە هەتا ئەمڕۆ تەلەبەکانمان لە زانکۆی ئەمریکی بەشی سەیدەلە بانگەشە بەوە ئەیان کە پێویستە ناکات ئێمە دایمی یەکسەری ئێمە بەرەو ڕووی دەرمانی ئەتیادی بڕۆین. هەندێک جار پەتایەکی وەرزی پێویست ناکات تۆ ئەنتیبایۆتیکی بۆ بەکاربێنی، ئەتوانی بە شتی ڕووەکی کەمی کەیتەوە، مەسەڵەن لیمۆ بخۆ، ئەتوانی بێلەوە مادەی ئەو خواردنانە بخۆی کە زنکی تایە بیبەر مەسەڵەن فەرەزەن بیبەر تر پرتەقاڵ زۆر بخۆ، ئەو وای لێکات تۆ جەستت مەناعە بەرزەکاتەوە و وای لێکات زاڵ بێ بەسەر ئەو پەتایی کە تووشێ بێت. لەبەرەوە هەموو جارە تۆ پێویست ناکات هانبەی بەرەو ئەنتیبایۆتیک، چکە ئەنتیبایۆتیک دوایی کە زۆریش خواردێ ئەو وەختە لەشمان ڕایە بەسەری کە ڕاهات لەشمان ئەو وەختە کە زۆریش پێویستمان پێ بوو کاتێک کە پێویستمان پێی بوو سوودی نابێ بۆ سەر جەستەمان. بوونەوەی کە پەتاگرێڵە بە دەرزیەکە لەبێ من چا نابم. ئەو دەرزیە چییە؟ ئەو دەرزیە بەداخەوە مەجموعەیەک تێکەڵەیە لە دەرمان و بە ڕێژەی زۆر کۆرتیزۆنی تایە کە زۆر خراپە لەسەر جەستەی مرۆڤیانی. ئەو وەختە کاریگەری لاوەکیەکانی زۆر زیاتر بێ لاوانەیە ئەو دەقەیە چارەسەری کا بەس بەڵکو بۆ مستەقبەلی زۆر کاریگەری لاوەکی زیاتری بۆ دروستکا لەسەر جەستەی.